لەگەڵمان کاک جەزا سەرتانێ بۆ پرسیارە دەست پێ بکەم بیرۆکەی دروستکردنی کافتریاشی کلتوری لەم جۆرە لە چیوە سەرچاوەیەگر لای جەنابەت و لەکەی ئەم کافتریای هەیە؟ لە ڕاستیە بۆ ئاشکردنەوەی گەنجان لاوان بە هونەری ڕسەنی کوردی بیرۆکە سەرەتا لای هونەرمەندی هاوڕێم کاک بەرزانی قاڵی خەڵوز دروست بوو کە بەیەکەوە هەردووکمان پرۆژەیەکی شەراکەت و هاوبەشە بەیەکەوە پرۆژەیە بیرمان لێکردەوە کە هەر کافتریاکی ئاسایی نەبێت موزیکمان بردە ناو کافتریاکەوە هەموو چوارشەمەیەک بە بەردەوام لە دامەزانەوە تا ئێستا هەتا یەکەم ڕۆژی دەستپێککەش بە کۆنسرتێک بوو کە بیرمە 12/2/2013 ڕۆژی کردنەوەی کافتریاکە و بە کۆنسرتێکی گۆرانی مۆسیقا دەستمان پێکرد هەتا ئێستا بەردەوام. بەڵێ بۆچی ئەوەتان هەڵبژار کە ڕێز بنێن لە کۆمەڵێک هونەرمەندی میلی یەکسەر بەو چالاکیە دەست پێەکەن؟ لە ڕاستی مەسەی ڕێزێنانەکەش ئەو هونەرمەندانەمان بەسەرە کردەوە کە لەبیر کراون فەرامۆش کراون هەنی زۆری خزمەتیان کردو بە کللتور بە ڕەسەنایەتی بەڵام هیچ کە داوڕێن نێدراوەتەوە زۆر بن هونەرمەندانی کە هەستمان نەکرد ژیانی خۆیان زۆربەی نیوەی تەمەنیان زیاتر بۆ خزمەتی هونەر و بۆ خزمەتی کللتوری نێتەوەگەیان تەرخان کرد بوو بەڵام هیچ کات بەسەر نەکرابوونەوە ئێمە ئەو هونەرمەندانە وەکو هونەرمەند شکر خەیات وەکو هونەرمەند حاجی مەشی مامۆستا کەریم کابان هونەرمەند عومەری کەریم ئاغا عیرفانی وەستا محەممەد زۆر هونەرمەندانی کە ئێمە لێ ڕێزێنانمان بۆ کردوون مامۆستا حەمەد ڕەشید هەرەس ینی کۆمەڵێک هونەرمەندی ناوداری شار کەسایەتی شار بۆ منە کەسایەتی شار خەمخۆری شار ئەکرەمی ساڵحی ڕەشا کێشێک لەوانە خەمخۆری شاری سلێمانی بۆ ئێمە بە هەمان شێوە ڕێزێنانەوە. بەڵێ کاک جەزەباسی هونەرمەندی گەورە شکر خەیاتێکە ئێستا گرتێکی ڤیدیۆی ئامادەیە لەو کۆنسرتەی کە شکر خەیات تێدا ئامادە بوو با پێکەوە لەگەڵ بینەران ببینین فەرموو. شاخەی شۆخم وەگایی وەربەکەم جوانی بێدۆی آری لشی مدای چارم کسم نکمی اقباریم ارزاد مقصد بیایی قربکم من یالا خانه بەڵێ کاک جەزا دەستخۆشیتانێکن بۆ ئەم کار و چالەشانە ئەو کەسانی کە لەوێ ئامادە بن بۆ پێی لە ڤیدیۆکە کۆمەڵێک بێنەمان بینی زیاتر چێن ئەو کەسانێکیان بۆ ئەوێ ئامادە ئەبن لە کۆنسرتەکانە لەو دانیشتانەیە؟ بە دەرەجەیەکەم گەنجانن کۆمەڵێک گەنجن کە بەڕاستی ئەو مایشانە زیێ بووی متوانیمانەوە گەنجان ئاشکوێنەوە لەگەڵ ئەو جۆرە گۆرانی ئەو ڕەسەنایەتیە پێشتر زۆر بەلا ڕێبرابوون بە هونەرێکی نامەوە بە ستایلی زۆر جیاواز ئێستا چوارشەمان هەر لە دووشەمەوە پەیوەندیمان پێکەن ئەم چوارشەمەیە چ هونەرمەندێک لەوێکەوە مای خۆشبەختیە هەروە هونەرمەندان و ڕۆشنبیران
نووسەران شاعران ئەو کەسە ڕێزانە. کاک جەزا بەنیازن ئەمە بکەنە نەریتێک لە داهاتووە کە هەر جارە و کۆمەڵێک هونەرمەند بەسەر بکەنەوە و خەڵاتی ڕێزلێنانیان پێ ببەخشن. لە ڕاستیە ئێمە هەرچەنە پرۆژەکە تاکی کەسی و بە جیرفانی خۆمانە، بەڵام ئەوەی لەتوانەمانە بێ هەوڵمەنداوە بەردەوام بین. بەبیرم نایە ئەو هونەرمەندانە هەر لە بواری مۆزیکا خزمەتیان کردوێ، ئەو هونەرمەندانەی کە لە بواری دراما و شان و وەکو باسم کرد ئێمە ڕێزێنان بۆ مامۆستا هونەرمەند حەمەد ڕەشید تەرەس، مامۆستا حاجی مەشی، مەسەلەن عیرفانی وەستا محەممەد، عومەری کەریماغا، ئەمانە بەدەر لە مۆسیقا گۆران. هەچ کەسێک زانی بێتمان خزمەتێکی زۆری بە نەتەوەکەمان کردووە لە بواری هونەر و ڕاستەنایەتی ئەمە بەسەرمان کردوێتەوە. بەڵێ کاک جەزامێ ئەوە لێ پرسم، گرنگی ئەم جۆرە کافتریانە چییە؟ بەتابەتی لە شارێکی ڕۆشنبرۆک و شاری سلێمانی بووی هیچ کەسێک پشتگوێ نەخوێ، هیچ کەسێک والێنێک کە دەرنەکەوێیان ڕێزی لێ نەگیرێ. بۆ نمونە ئێوە کۆمەڵی خەڵکتان کۆ کردوتە لەوێ، گرنگی ئەو جۆرە کافتریانە چێت؟ لە ڕاستیە من ئەگەر بڵێم پێشتریش هەر ئەو بیرۆکەیم لە هەبوو، بەس لە دوای ڕوخان ڕژێمەوە کە ئێمەش دەرگامان بۆ کریا و سەفەری توانیمان هەندێک وڵات بین، هەرچەندە من خۆم لەبنان نبینی بێ، بەڵام باسییان بۆ کردم. چەند ساڵێک لە سووریا ژیاوم ئەم نەریتەم بینیوە کە تورکیان بینی ئەگە تۆ بچیتە کافتریاک بۆ قاوە خواردنەوەیەک، ئەگە بە زۆریش بێ هونەرەکەی خۆیەکە بەجۆچکەی ئەو گەشتێرانەیە بۆ ئەی تۆ کللتورەکەی ببینی. کە گەڕامەوە لە سەفەرێکی تورکیام بڕیارمە ئەو بیرۆکەیم لە دروست بوو. دواتر هاوڕێی هونەرمەندم کاک بەرزانی خەڵووس کە بەتەواوی هاتە سەرخەت و بوو بە پشتیوانم، وتیەگە بە جیهانی خۆشمان پێ پرۆژەیەکەین، چەند زیانش بکەین. ئەوەنی کامان ناسن نزیکەوە هاوڕێمان ئەزان تا ئێستا ئێمە زیانێکی لە ڕووی مادیەوە زۆرمان کردووە، بەڵام بەرگەمان گرتووە. بەڵام کارەکەتان گەورەیە. ئەمێ ئەو پرسیارە لێ بکەم کە ئەم جۆرە دانیشتانە لە ناو گۆرانی کوردی و لە کۆنا هەر هەبوو بەردەوامە بۆ گۆرانی بێژی کورد بەتابەتی لە کۆنەکان لەم جۆرە دانیشتانەیە گۆرانیان وتەوە گۆرانەکانشان تا ئێستاماوەتەوە. ئەمە تا چەند خزمەتەوە کە ئەم کولتورە زیینوو بکرێتەوە و ئاشنا بکرێتەوە بە خەڵک. من حەز دەکەم بەس ئەوەی ئێستا ئەوش کورد خەیات بێنمەوە بە نمونە یا زۆرێک لەو هونەرمەندانە ئەگەر ئێستا باسیەوە بکەم هەموو جارە گەمە دانیشتەکانمان ڕۆژێک بۆ دوو ڕۆژ دوای ئەوە لە سنتەرەکان بڵاو بێتەوە، بە تایبەتی سنتەری بڵاوکردنەوەی ئارۆ یا سنتەریشی ژێ کەوەکووانێکی مەقامات دێنی خوێندکاران سوودی لێبینن. تۆمارەکری هەموو ئەم دانیشتانە تۆمارەکری هەمووی لە لینچێکمانەیە لە یوتیوب بە ناوی کافتریای زەردەشت. من زۆر جارم بەرجەکەوتەوە خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکان بەشی موزیک، ئارزومەندانی فێربوونی مەقام و گۆرانی ڕەسەن متابعەتان سوودی لێبینن و هەروەها هونەری کوردی بە بۆچوونی من لەبەرەوەی وەکو ئەوروپا نیەمە خاوەنی شاکارە مەزنەکانی وەکو بتۆڤن و باخ و مۆزارت و شایکۆفسکی ئەو شاکارە هونەریان نەبین. ئەگەر ئەم بەشەی لێدا ماڵی کە ناوی پێشتر ناوی گەعدە بووە، قەلەندەرخانە بۆ دانیشتن بووە، شەوانە ئاهەنگ بۆ نەتایبەتەکان بووە، هیچ شتێکی ترمان نییە ژێرخانێکی هونەری کە ئێمەشان نازی پێ بکەین، تەنها هونەرە میلیە کە بۆمان ماوەتەوە. بۆیە بۆچوونی من داواچێ زۆر سوودی هەبێ بۆ داهاتوو بۆ دەوڵەمەندکردنی هونەری ڕەسەن و بۆ ڕەسەنایەتی. کاک جەزا داواکاری ئێوە چێ لە لایەنی پەیوەندیدار بۆ پێی کە ئێستا لە شاری سلێمانی کۆمەڵێکی زۆر لەم جۆرە کافیانە کە ئەکرێتەوە کە هەفتانە چەنەها چالاکیتیا ئەنجامەندرێت کە زۆربەی زۆریان لەلایەن چەند گەنجێکەوە بەڕێوە ئەبرێن. داواکاری ئێوە چییە؟ داواکاری ئێمە بەڕاستی زۆر جا ئاستەنگیشمان بە دروستەکرێت. نزیکی دوو مانگونیەوە بەس خەریکی نوێکردنەوەی مۆڵەتەکەین کە چەندین ئیتر ڕۆتیناتی داوای هەر ئیبادە دەگات کاتێک کارێکی وات پێکە کە ینی بەرگی هەموو زیانەکانی مادیەگری، بەڵام بەرگی ئەو هەموو ڕۆتیناتە ناگریت کە لە کاتێکا بێ حکوومەت خۆی پاڵپشتی بکات، تەشجیع بکات بۆ ئەم جۆرە کارانە. لەبەرەوەی ئێمە چەندین گەشتیاری بیانی کە ئێتا ئەو شوێنە بە کامێرەکانیان سەرسامن بە هەم بە ستایل و بە دیکۆری ئەو شوێنە، هەم بە کللتوری نەتەوەکەمان، کللتوری شارەکەمان کە لێ نمایشەکەین، هەندێک جار ئامادەی کۆنسێت و ئاهەنگەکانمانە بن. بەڵام ئاستەنگەکان ئەوەیە ئەبینی هەندێک پرۆژە کە بەناوی بەرهێنانەوە زەویشی بۆ تەرخانەکرێ، دواتر هیچ خزمەتێک لەوانەیە بەو شێوەیە بە کللتور و بە ڕەسەناتی نەتەوەکرد ناکە. هەرەوەی ئەگەر ئاسانکاریمان بۆ کرێ. یەک نمونەی بەسیتم هەیەمە سەرەتا کارمەندەکانمان بە جلوبەرجی کوردی و بە ستایلی خۆمانەوە بوو. زۆر جار تەندروستی کێشەی بە دروستەکەی دابێ سەدرێ نازم چی پێڵ من ئەوە لەگەڵ ستایلی منە ناگونجێ، من شوێنەکەم کللتوریە بە جامانە و بەشتی تایبەتی خۆیەوە ئەوە زۆر جار ئاستەگمە بۆ دروست بە زۆرە. بەڵێ کاک جەزا ئەتوانین بڵێن تا چەند ئەم جۆرە دانیشتانە ئەم کافتریایی جەنابەت بە تایبەتی و پێسە تا چەند سەنگ و قورساییی
کللتوری فۆلکلۆری گەڕانوسی بۆ ئەو جۆرە دانیشتانەکرانێ لایەن هەندێک کەسەوەیان بۆ نمونە لە چەند ساڵێکە بەلاڕێیا برابەیە بەنەوەیەکی تر خەڵک لی تێبگا یان بۆ من دانیشتەکان پیا هەڵدامێ بۆ کۆمەڵە کەسی دیاریکراوتەوە تا چەند ئەم دانیشتانە ئەتوانرێ شێوەیەکی کللتوری فۆلکلۆری جوانی هەبێ و خزمەتی زیاتر بکە لە ڕاستی ئەمە ئەمانچەکەمانەوە بووە ئەو جۆرە هوەرە لێ پێشکەش ناکەین هەوڵ لەژین هەر لە بیریشان بەرینەوە گە بۆمان بکرێت زیاتر هوەر ڕەسانەکە و هوەرە کللتوری میلیەکە پێشکەشەکەین کە ئێمە پێمانەوە بێ سەرکەوتمان لەوەیە بەدەستێنەوە هەموو جارێک دووپاتێکەمەوە سەرەتای هەموو کۆنسێرتێک من جاری هەیە لە دوانێکی بەسیت بۆ ئامادەبووان ئێم کە ئەو گەنجانە بینیم بە مۆبایلەکانەوێنە ئەگەرنەوە مای خۆشبەختی بۆ من هەرچە لە هەندە شوێن لەوانەیە بڵێ ڕێگەی پێێنێم بە پێچانەوە ڕێگەی پێم لە بەرەوەی ئەو گەنجا بینم ئاژوەتەوە لەگەڵ هوەری ڕەسەنە ئەوە من بە سەرکەوتنیی گەورەی ئێزان بەڵێ کاک جەزا من ئێستا پرسیاری ئەوم لا دروست بوو کە تێبینی شتێکە کرێ لەو دانیشتانەیە کە ئەویش نەبوونی ڕەگەزیمەیە لە دانیشتەکانە بە تایبەتی گۆرانی بێژی ئافرەت ئێوە بۆ بیر لەوە ناکەنەوە کە ڕەگەزیمێ بێنە ناوە بۆ نمونە چەنەها ئافرەتی گۆرانی بێژمان هەیە چەنەها دەنگخۆشمان هەیە ئەتوانن بیهێنە ناوە و شەوانە ئاهەنگەکانی پێبڕازێنەوە لە ڕاستیە ئێمە هەتا ئێستا لێ خۆشبەختانە خوشی هونەرمەندمان نەرمین ڕەزا جارێک لێ بەشدار بووە ئەو ڕۆژەشمان تەرخان کرد بوو بۆ پاڵپشتی بۆ تالاسیمە هونەرمەندێکی تر خوشتێک بەناوی پەیمان لێە بەشداری کرد لەگەڵمانە بەڵام وەکو ئامادە بوو چەند جاریانی خوشکان هاتوون ئامادەی کۆنسەرتەکانمان بوون بەر لە چەند ڕۆژێکیش پەیوەندیم بە خوشکی هونەرمەند تا ڕسوڵەوە کرد ئامادەی خۆی نیشاندا کە لێ بەشدار بێ و هەروە هونەرمەندی خۆشەویست خاتوکانی لەگەڵ هاوسەرەکەی کاکەزانە بەڵێ نێوانە کە بێنەوە سلێمانی لێ بە هەمان شێوە کارزاندەوەی لێبوردنەکەم کە بە هەمان شێوە ئەوانیش هاوکاریەکمان بکەن و لەو شوێنە خزمەت بکەن بەڵێ بێگومان کارێکی باش ئەمە ئەوەی من بزانم جەنابتان لەسەر ئەرشی خۆتان کافتەکە بنەوە کەسانی کە لەوێن زیاتر خۆبەخشن وەکو مۆزیک زانەکانەوە ئەوانە چۆن کۆکرێنەوە چۆن بەشدار ئەبن ویستم ئەوم بیر نەچێت لەبەرەوەی سوپاسی ئەو بەڕێزانە پێم کە هاوکارن سەرکەوتنیوە هەر لەو برایی کە کاکاوبەشکە ئیشی هەموو جارێ مۆنتێر ویشی دەنگمان بۆ کات وێنەگرەکان کاک بورهان و کاک بەزاد و کۆمەڵە کەسی ترن سەر جەمانی کێنە ئەو کافتریایە هەموو مۆسیقیەکان هەموو هونەرمەندەکان هەموو گۆران بێژەکان بەخۆ بەخشرێن ئەوە مای سەرکەوتنە بۆ ئێمە من زۆر جا بیستومە شوێنی تر هەبووە یانەیەکی ڕۆژان بێشەوان بێداوای لە هونەرمەندێکی گەورە کردووە وەکو هونەرمەندان ناسر ڕزازی کاک نەجمەدینی گوڵامی کاک میکایی زۆرێک تر لەوانەیە داوای مەسەڵەن شتیشان کرد بە بەرامبەر بەڵام لای ئێمە کە ئەزان ئێمە تەنها مەبەستمان خزمەتکردنە هیچی تر لەبەر ئێمە لەو ڕۆژەیە هەتا چاوا و ئەوانش بە بێ بەرامبەر پێشکەشەکە میوانەکان تا چەند گرنگەم تێکەڵکردنە بۆ منەوە جەناب دەڵێ کاک ناسی ڕزازی و هونەرمەندی گەورە مامۆستا نەجمەدینی غوڵامی و میکایل و ئەم هونەرمەندانە لێ گۆرانی ئەڵێن و جارێک تر تێکەڵ بوونە لەگەڵ ئەو جی لە گەنجێکی ئێستا پێگەن و تازە دەرەکەون و تێکەڵبوونێک و تێکەڵبوونی ئەزمون ڕوئە لەوێ ئاڵوگۆڕی هونەریەکەن و سوود لێکتر وەرەگرن لێ بێگومان وەکو باسم کرد کاک ناسر ڕزازی وتەیەکی جوانشی پێشکەش کرد تی من خۆم حەزەکەم لەم جۆرە کەشوهەوای گۆرانی بڵم لەبەرەوەی پێشتر هەر لەم شێوە کۆڕ و کۆبنەوانەیە گۆرانی وتراوە وتی گۆرانی لێرا بڵم زۆرم پێخۆشترەکە لە شوێنێکتر پێشکەشی بکەم یعنیەوە خۆی لە خۆیان زیاتر هاندانێک بوو بۆ ئێمە زۆر هونەرمەندانی کە هاتوونەتە تا ئێستا خزمەتیان کردنی مسپاسی هەمویانەکەم تەلەفۆنیشان بۆکەین بەنمونە ئەم چوارشەمەی کێت تیپ مۆسیقای فۆلکلۆر بە کاملی هەموو تیپەکەیان لێ کۆنسێرتێکی خۆبەخش پێشکەشەکەم مسپاسیانەکەم کاک جەزا ئێوە لەکوێوە ڕیکلامەکەن بۆ کار و چالاکیەکانتان لینچی لە ڕاستیە پێیجێکی فەرمی خۆم هەیە زۆرجار لێەوە و لینچێکیشمان هەیە لە فەیسبوک هەر بەناوی کافتریای کەلتوری زەردەشت هەموو جارێک ئاگاداریەکان بڵاوکەینەوە ئەو میوانە ئامادەبن تا چەند گەشتیاری بیانی سەردانی ئەو شوێنەکەن ئەو شوێنیان پێنیشان درراوەکو شوێنێکی کەلتوری بۆ جۆگرتن لە مۆسیقای فۆلکلۆری کوردی بەتابەتی ڕۆژانی چوارشەمان لەو کاتێک کە هینەکان بەڕێوەچ لە ڕاستیە یەک دوو جار لە ڕێگەی بەڕێوەبەتی شوێنەوەرەوە کە هەندێک گەشتیار هاتبوو سەردانیان کردین و لەبەر خاتری ئەوان ئەو ڕۆژە چوارشەمەش نەبوو کۆنسێرتێکمان بۆ سازکردن کە زۆر زۆر بە ئامێری باڵەبان و زەڕ بوو کللتورێکی هونەرێکی میلیمان پێشکەشکردن کە بەڕاستی یان ئێمە وەرکە ئەوە ئەرشی حکومت بە وەڵامیمە لەبەر خاتی خۆشەویستیمان بۆ شارەکەمان و بۆ پایتەختی ڕۆشنبیری ئەو ڕوویگەشەی هونەرمان پێشکەش کاک جەزا لەپای هۆڵماندووبوونەتان وەکو ڕیکلامێک لێرە ئەگەر یەکێک بوێ بێ سەردانی کافتریای کەلتوری زەردەشت بکە شوێنەکەی لەکوێیە و کۆنسێرتەکان سەعات چەند بۆ چەند بەڕێوە چەند کافتریای کەلتوری زەردەشت لە
دیێرینترین گەڕەشی شاری سلێمانیە گەڕەشی مەڵکەنی هەر لە سەر و ساحی پاسەکانی ڕزگاری هەموو ڕۆژێک لە سعات 11 ئەکرێتەوە دەرگای هەتا 12 شەو بەردەوامە بەس تەنها ڕۆژانی چوارشەمە بۆ ئیشی هونەری بەکارێت کە کۆنسێرتێکی ئاهەنگیشی بێ بەرامبەر پێشکەشەکەین لە ڕۆژانی تریشە هەست هونەرمەندی هەست شاعیرێک ئەگەر لێکۆڵینەوەیەک ئەگەر چەند جار هەبووە بەسەن بابەتێکی مێژووی ئەوانە وەکو دکتۆرەکرێ میهرداد و چەند شاعیرێک لێیە پێشکەشیان کردووە ئەو کۆنسێرتانی ڕۆژ چوارشەمان کاتژمێر 4 بۆ 5 جوونی بۆ 6 تقریباً 2 ساعتێکە. بەڵێ کاک جەزا ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین جارێکی تر دەستخۆشیتان لێکەین زۆر سپاس و ئامادە لە میانەی ڕێوڕسمێکدا لە سانتا مۆنیکا لە ویلایەتی کالیفۆرنیا ئەستێرەی بەناوبانگ ماتیۆ مەکۆنەهی خەڵاتی باشترین ئەکتەری لە زنجیرە درامایی ترو دیتێکتیڤ بەدەستهێنا. جێی باسا پێشتر ماتیۆ خەڵاتی ئۆسکاری باشترین ئەکتەری لە ڕۆڵی سەرەکی بەدەستهێنا بوو لە پای ڕۆڵی لە فیلمی دالاس بایر کلاب. لەو ڕێوڕسمەدا کاخولی نۆزدەمینی دابشکردنی خەڵاتەکانی کریتیکس چۆیس بوو تایدا ژمارێکی زۆری ئەستێرەکانی بواری هونەر ئامادەی بوون. خەڵات باسەر جێسیکا جاستین و ئێمی ئادەمس و ساندرا بولەک و مارکۆ ڕۆبی و لۆبیتا نیۆنگ و چەندینی تر دابشکرا. لە دوای دابشکردنی خەڵاتی باشترین زنجیرە کۆمیدی و باشترین ئەکتەر و باشترین فیلم و زنجیرەی تەلەڤیزیۆنی و کارتۆنی دابشکرا. لەو ڕێوڕسمەشدا خەڵاتی باشترین پرۆگرامیش درایە The Tonight Show کە جیمی فالۆن پێشکەشیەکە.